دواکەوتن و پێنەدانی موچە لە هەرێمی کوردستان یەکێکە لەو کێشانەی کە ساڵ لە دوای ساڵ دروست دەبێتەوە. چەند ڕۆژێک لە ساڵی نوێ تێپەڕیوە، بەڵام هێشتا چارەنووسی موچەی چەند مانگێکی ساڵی پێشوو دیار نییە. فەرمانبەران موچە خۆرانی ئەم هەرێما زیاتر لە 10 ساڵە کێشەیان لەگەڵ پرسی موچەدا هەیە. پاشەکەوت و لێبڕین و پێنەدان و دواکەوتن ناو شێوازە جیاوازەکانی موچەن کە فەرمانبەران و موچە خۆران دەبێت خۆیانی بۆ ئامادە بکەن. وەڵاهی ئێستا بە دەرەوەی دنیایەک موچەی فەوتاوە فەرمانبەر زەرورە پلە بەرزکردنەوەش خاڵێکی تری فەرمانبەرانە، مەسەڵەن نیگەرانی فەرمانبەری شارستانی لەوایە پلە بەرزکردنەوەی هێزە چەکدارەکان بەڕاستی ڕیسالنامەیەکی زۆر خراپە بۆ حکوومەتی هەرێم، کەواتە ئەوان ئیشیان بە هێزە چەکدارەکانە بۆیە پلەکانیان بەرز ئەکرێتەوە. بۆیە لەگەڵ ئەوەی پلەی هێزە چەکدارەکان بەرزەکرێتەوە زەرورە پلەی فەرمانبەری شارستانیش بەرز بکرێتەوە. لەبەرەوە ئەوش بۆ خۆی کێشەیە کە تۆ چەند ساڵە دەوام ئەەکەی نەتوانراوە تەرفیعت بۆ بکرێت، پلەت بەرز بکرێتەوە، ئەمەشە کارەساتە بەڕاستی. خۆتان باش ئەزانن و خەڵکی هەموو ئەزانێت لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا نزیکەی 50 موچەی فەرمانبەران فەوتاوە، بەداخەوە لە دواترینیان کە ساڵی 2025 و 2 موچەی تر بە کاملی فەوتە و جگەل لە ئەو موچانەی کە دەفەوتێ هەر خودی ئەو تەرفیعەی کە ساڵانە ئەکرێ زەرێکی زۆری داوە لە کۆی فەرمانبەران. ئەمە وای کردووە کە بەردەوام فەرمانبەران تەنان ڕنگدانەوەی هەبووە لەسەر جۆری ئەدای ئیشکردن و ئەوانەی ڕۆژانەشیان بۆیە بینی ئاسی پەروەردە دابەزیەوە، بۆیە ئەبینی کارمەندێکی دایرێکی هەر دایرێکە مەسەرەن ڕەنگە کارەبابیان هەر بەشێکی تربێ ئیشەکانی بە سستی ئەڕوا ژیانی خەڵکی بەگشتی قورس کردەوە، بەڵێ ئەگەڕێتەوە بۆ هۆکاری ئەوەیە کە دەسەڵات لەم ناوچەیە لەم هەرێمە شکستی خواردووە ناتوانێت ئیدارەی قەیرانەکان بدا. پێنەدانی موچەکانی ساڵی 2025 و ساڵانی پێشووتر تەنها کێشەی دارایی دروست نەکردووە، بەڵکو کێشە کۆمەڵایەتیەکانیش ڕوو لە زیاد بوونن. کێشە داراییەکان بوونەتە هۆکاری سەرەکی بۆ تێکچوونی شیرازەی خێزانەکان. چەندین خێزانیش بەهۆی نەبوونی موچەوە نەیانتوانیەوە پێداویستی خوێندنی منداڵەکانیان دابین بکەن. توێژەرێکی کۆمەڵایەتیش بەم شێوەیە باس لە کاریگەریەکانی نەبوونی موچە و کێشەی دارایی دەکات. سەرەتا دواکەوتنی موچە یان بڕینی موچە یان فەوتانی موچە بڕیارێکی ئیداری و کارگەڕی نییە، تەنها کاریگەرێکی زۆر قوڵە، چونکە موچە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە پێویستەکانی مرۆڤەوە. کاتێک دێت و بۆکو باوکێک وەکو صاحب عایلەیەک موچە دوا ئەکەوێ، موچەت ئەبڕێ، موچەت ئەفەوتێ، کاریگەریەکی تەواو ئەبێتە سەر لایانی دەرونیت و هەست و سۆزی تۆوە، ئەبێتە هۆی دروستبوونی فشارێکی زۆر لەسەر گەورە لەسەر ئەو باوکەیان ئەو کە سەرۆکی خێزانە. جا ئەمەیشە کاریگەری ئەبێتە سەر ڕەفتارەکانی، سەر هەستەکانی، سەر پەیوەندی بە جێگای کارەکەیە و ڕەنگ ئەداتەوە لەسەر لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵ خێزانەکەی و لەگەڵ مناڵەکانیشیان. کێشەی موچە فەوتاوەکانی فەرمانبەرانی هەرێمی کوردستان شکستێکی سیاسیە بۆ دەسەڵاتدارانی هەرێم. بەکارهێنانی قوتی خەڵک وەک کارتێکی فشار بۆ یەکلاکردنەوەی ململانی حەزبی و سیاسیەکان زیانێکە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێم باجەکەی دەدەن. دەسەڵاتیش بێباکانە بەردەوامە لە درێژکردنەوەی قەیرانە دروستکراوەکان. هارون ڕەشید، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.